حکوومەتی تورکیا دراوسێ ئێمە عیلاقێکی باشمان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە. من تەئکیدم کە ئەوان لە قسەی خێر زیاتر بۆ باشتر بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن هیچ شتێکی تر ناکەن و ئەوەندە ڕێزی دراوسێتیش هەیە کە مەسەلە نەبێتەوەی کە زەخت بکرێ لە پارتی لە مۆزوعانە چکۆ لە دەرەوەی هەموو پرۆتۆکۆڵێکی سیاسیە. ئەوەی تر ئەوەی کە باسی هاتنی ئەردۆگان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان حتمما ئەیبێت لەبەرەوەی ئێمە با بڵێم هەر چوار لایەن نەک بەس ئێمە و بەغدا و ئەنقەرە، ئێمە و بەغدا و ئەنقەرە و تاران هەتا ڕادەیەک چارەنووسمان بەیەکەوە بەسراوە بۆ ئاڵوگۆڕی ئابووری سیاسی و ئەمنی وای حتمما دەوری ئیجابیە بێەوە. بەڵێ ئەزانی چۆنە ئێمە و تومانە ڕاست ئێمە و تومانە کە ئێمە ڕێگە ناین هەرێمی کوردستان بەکاربێ بۆ هێرشکردنە سەر هیچ لایەنێکی هیچ دراوسێکی ئێمە بە هەر بیانوێک بێ وە بە پێچەوانەی ئەوە ژوایە ئەوانیش بەرپرسیارن لەوەی کە حساب بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان بکەن و هیچ هێرشێک لایەن هیچ گروپ و لایەنێکەوە بۆ سەر هەرێمی کوردستان نەکرێ. ئەم ڕێکەوتنی دوو لایەنە و چەند لایەنەیە و من تاکیدم کە زۆر ئیجابیە بێ. یەک پرسیارمێ لەسەر هەڵبژاردنەکان هەندێک چاودێری سیاسی پێیان وایە ئەگەر بەشداری نەکردنی پارتیش لە هەڵبژاردنە شتێکی زۆر ئاسایانی ئەکرێ بۆنەوە پرسێکی دیموکراسیە با بەشداریش نەکات بەشداری نەکردنەکە ئاساییە بەڕاستی. وەڵای ئێوە لەوانە پرسەکەواڵێن لەبەرەوەی ئەگەر پارتی بەشدار نەبێ هەڵبژاردن ناکرێت بە تەئکید بن لەوە جاریشتر من پیرۆزبایی لە ئێوە ئاکەم ئینگلیز دەڵێ the time will tell با بوەستین تەحموولمان هەبێ دەی شەش ئەوەنگەی نەماوە ئەو کاتە وەرنەوە بە یەکەوە قساکە من پێت هاڵم چاوتان لێ ئێمە ڕاستم کرد.